لەو سەفەری وڵاتانی ئەوروپا پرسیاریان لێ کردن وتیان مامۆستا لێرە کەسانێک هەن دەڵێن زەکاتی فیتر دەبێ یان گەنم بێ یان زۆ بێ یا برنج بێ یا خۆت مێوش بێ ئەگەرنا دروست نییە. گوتم ئێستا ئەمە کابرا مەسەن فەقیرە نازان گەنمەکەی بۆ بەرین چی لێ بکە وتی بڕام کە دەبێت دوایی داوا لە بەلەدێ بکە گەنمەکەی لە کۆڵ بکاتەوە ئەو تو فەردە گەنمەی کە داویانە تێکوتی چونکە ئاشیشی لێنێ لە ئاشی بکە نازانێت چی لێ بکە ئەوجا بیشی کاتە ئارد بۆ کابرا چ مەجبور ئاردی وە دەکا لەوێ نان هەیە دەیخوا ئەنواع نانی بۆر و سپی و هەموو نەوع هەیە. وتی جاوانە بەڕاستی خەڵکیان عاسیە کردووە. گوتم کاکە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ زۆر لە فوقەها دەڵێن چ شتێک بۆ ئەو فەقیرانە باشە زەکاتی فیتر دروستە بدرێ ئێستا پارە باشترە پارەکە دەبینی گۆشتی پێ دەکڕێ میوەی پێ دەکڕێ بەرجی پێ دەکڕێ چی پێ دەکڕێ گوتیانەوە ئەندێک دەڵێن ئاوا دەکتم ئاخرەوانە یعیشونە فی غەیری زەمانیهم بۆ لە دینیش حاڵی نەبوون زانمە بەستمەوە دمارگیری و داخراوی دەردێکی کوشندەی مسلمانانە و دینیش ناشیرین دەکا دین وا پێشانی خەڵک دەکە بە خەڵکی ئێستا نایە سێک بێ فەلسەفەت بۆ لێدا کاکە واز لەوە بێنە پێغەمبەر کردوێتی عەلەیهی سڵاو سەلام ئەمڕۆ دەبێ بە قسەی من بکەن بە گاڵتە جاڕیەکەوە بڵێ کاکە تۆ ئەگەر بێت و بە قسەی حەدیسەکەی پێغەمبەر کەی عەلەیهی سڵاو سەلام بەو شێوازە زەکاتی سەرفترە بدەیت خەڵک چی لێ بکات دەبێ بێ بەلەدیە بێ ئەو گەنمەی کە دەیتێ بۆت فڕێدات ئەمە کەی ئیستیفادەی لێ دەکات لەو گاڵتە جاڕیە لەو عیب و شوورەیە تۆ گاڵتەت لە حەدیسی پێغەمبەر بێ عەلەیهی سڵاو سەلام پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی زەکاتی سەرفترە بەس گەنم و جۆیە بۆ لە خوا ناترسیت فەرمی گەنم و جۆ یا فەرمووی صاعا من طعام یا فەرمووی خواردنی خۆتان خواردنت چییە لە کوردستان بی لە بەغدا بی لە ئەوروپا بی لە ئەمریکا بی لە ئوسترالیا بی خواردنەکەی خۆت لەوە زەکاتی سەرفترەی لێ بدە. ئێستا هەوتێ بە شێوازێک وەسفی دەکات بۆ خەڵک کاکە کەسانێک هەن ئەوانە بە گاڵتە جاڕیەوە دەڵێن وەڵا ئیلا دەبێ گەنم و جۆ بدەیت کاکە کابرا لە بەریتانیا گەنم و جۆ بدات وەڵا دەبێ بەلەدیە بێ بۆی فڕێدات سوبحان الله عیب نییە عیب نییە چاواشەکاری عیب نییە ئاوا بێڕێزی بەرامبەر سونەتی ڕەسوولی خوا عەلەیهی سڵات وسەلام ئایا کێ هەیە کام بانک خوازە کە خەڵک بانک دەکات بۆ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کامیان فەرموویەتی کابرای بەریتانی تۆ دەبێ گەنم بدەیت بە زەکاتی فیتر گەنم چێ وای وتو عیبە بوهتان براکانم بە قسەی کەس نەخەڵەتێن شوێن سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی سڵات هەزار جار لەسەر ئەم مینبەرە قسەیەکت بۆ بکەم پێچەوانەی قەولی ڕەسوولی خوا بوو قسەی من بە دیواردا دەفڕەیدا هیچ نییە. ئایا لە قسەی علمانیەکان ناچێت کە دەڵێن دین بۆ سەردەمانە بێ تۆش ئەمڕۆ بە فەلسەفەیەکەوە بە تەعالوم و خۆ بە گەورەزانینێکەوە بۆمان باز دەکەی کاکە ئەوەی پێغەمبەر فەرموویەتی زەکاتی سەرفترە خواردن بێ بۆ ئەمڕۆ نابێت ئەمانە لە غەیری زەمانی خۆیاندا دەژین سوبحان الله بە خەڵک بڵێ وەرە شوێن دینەکەی پێغەمبەرکەوە عەلەیهی سڵاو سەلام لە غەیری زەمانی خۆماندا دەژین بۆ یعنی بۆ چۆن لە غەیری زەمانی خۆماندا دەژین شتێکی سەیر و سەمەرەمان کردووە لە دیندارێتیدا لە غەیری زەمانی خۆماندا بژین یعنی ئەو کاتە من لە زەمانی خۆمدا دەژیم کە لاسایی علمانی بکەمەوە کە تەقلیدی غەرب بکەمەوە کە پێم شەرم بێ سنەتی ڕەسوولی خوا باس بکەم عەلەیهی سڵاو سەلام ئەوە لەگەڵ زەمانی خۆتدا ژیانە بۆی بەڕێزەکانم کە بەهەشتمان بوێت و ڕەزابوونی خوامان بوێت شوێن پێغەمبەر و سەحابەکەی عەلەیهی سڵاو سەلام ئەو دینەی خوا بۆ ئەوانی نەرد ئەوە دینی ئیسلام فلان شار کۆمەڵشتیان هێنایە ناو دین فلان شار کۆمەڵێکی تر فلان خەڵک کۆمەڵشتی زیاد کرد فلان عالم شتی زیاد کرد فلان ئەوانە فڕێدەین ئەو دینە پاکەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو سەلام لەسەری بوو ئەوە دینە